بەدروشمی پێکەوە بەرەو کوردستانێکی بێ توند و تیژی لە شاری هەولێر هەڵمەتی نیشتیمانی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ئافرەتان ڕاگەیەندرا. نێچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە وتەیەکیدا لە کاتی ڕاگەاندنی هەڵمەتەکە ڕایگەیاند پشتیوانی تەواوی ئافرەتان دەکەین بۆ بەدەستهێنانی مافەکانیان وە گوتیشی کاری جدیمان بۆ پرسی ژنان کردووە. ئێمە ئەمڕۆ لێرە بە هاوکاری سەرجەم ژنانی کوردستان دووپاتی دەکەینەوە کە لێ ناگەڕین مافەکانتان بچێتە دواوە، لێ ناگەڕین جارێکی دیکە ببنە قوربانی سەرەکی شەڕ و پێکدادان. ئێمە بەڵێن دەدەین کە ئەو پێشکەوتنانەی لە 25 ساڵی ڕابردوو بەدەستمان هێناوە بەردەوام دەبن و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەک هەمیشە هاوکاری نزیکتان دەبێت. ئەو وتانەی نێچیروان بارزانی لە کاتێکدایە بەڕای چالاکانی بواری ژنان بەڵێنەکانی سەرۆکی حکومەت بۆ کەمکردنەوەی توند و تیژی دژ بە ژنان تەنها قسەیە بە کردداری حکومەت هیچی بۆ ژنان نەکردووە. کردارمان دەوێت بەڵێ دەبێت بە کردار دەبێت بە کردار بەڕاستی توند و تیژیەکان بنبڕ بکرێت هەر ئەوەی کە خۆی دروشمەکە بەرزەکاتەوە خۆی هۆکاری پەرەسەندنی ئەو ڕەوشەیە لە هەرێمی کوردستان چونکە بارودۆخێکی ناسەقامگیر ئێستا لە هەرێمی کوردستانە لە ڕووی بارودۆخێکی ناسەقامگیری سیاسی بارودۆخێکی ناسەقامگیری ئابووری کە بۆتە هۆی ناسەقامگیریەکی کۆمەڵایەتی و زۆرترین قوربانی لەم بارودۆخە ناسەقامگیریە ژنانن. ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان و قەیرانی دارایی و خراپ بەکارهێنانی تەکنەلۆجیا بە هۆکاری سەرەکی زیادبوونی ڕێژەی توند و تیژی دژ بە ژنان دادەندرێت. توند و تیژیەکان لە هەرێمی کوردستان زیادی کردووە هەر لە کوشتن هەر لە خۆسووتاندن هەر لە توند و تیژی سێکسی و هەر لە سکاڵاکار ینی ئەگەر سەیری سکاڵاکاری ئەم سار بکەین لە 130 بەراورد بە ساڵی پار زیادی کردیە کوشتن لە 120 زیادی کردیە خۆ کوشتن لە 100 بە حدودی 30 شتێک زیادی کردیە بەداخەوە ئەم توند و تیژیانە لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی ئەم سار زۆری تۆمار کردووە هۆکاری ئابووریەکێکە لە هۆکارە سەرەکیەکان خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ یەکێکە لە هۆکارەکانی کە بە شێوەی ناتەندروست لە هەرێمی کوردستان. ماوەی 10 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ژنان ڕادەگەیەنێت بەڵام ئەوەی جێگای پرسیارە ساڵ بە ساڵ داتاکانی توند و تیژی دژ بە ژنان لە کوردستان لە بەرزبوونەوەدایە ئەمە ژنانی نیگەران کردووە بە جۆرێک کە متمانەیان بە حکومەت نەماوە بۆ پارێزگاریکردن لێیان هاوکات بە پێی ئامارە نافەرمیەکان ساڵانە بەشێک لەو ژنانەی کە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەریان لە شەڵتەرەکانە یان لەلایەن بەشێک لە بەرپرسەکانی حکومەتەوەیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.